إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، خوشكو برابر رزقان، رسول الله صلى الله عليه وسلم لفرمايشتك أفرمي إسلام لسر بينج بايا بنياد نراوة. شایەتمان بەوەی شایەتی ئەدەی کە خوای پەروەردگار هەر ئەو تاک و تەنیا شایستەی پەرستنە و جگە لە خوا هیچ کەسێک دروست نییە بپەرسترێ، و شایەتیش ئەدەی کە محەممەد صلی الله عليه وسلم نێراوی خوایە و پەیامبەری خوایە. ئەمە پایەی یەکەم کە بریتیە لە شایەتیدانی ئیمان، شایەتمان. پایەی دووهەم بریتیە لە نوێژ کە کۆڵەکەیەکی زۆر سەرەکیە و زۆر گرنگە. بگرە لە هەندێک حەدیثە هاتووە ئەفەرمێ کۆڵەکەی ئیسلامە، یعنی ئەتوانی بڵێ ئیسلام لەسەر نوێژ ڕاوەستاوە، و هیچ کردەوەیەک ئینسانی پێ کافر نابێ ئەگەر ئینسان لە عیبادەتەکان، لە فەرزەکان، هیچ کردەوەیەک بە نەکردنی یەکسەر ناوترێ فڵانە کەس کافرە ئیلا نوێژ نەبێ. سێیەم زەکاتدانە. چوارەم حەجکردنی ماڵی خوای پەروەردگارە. پێنجەم ڕۆژووی مانگی ڕەمەزانە. ئەمانە پێنج پایەکانی ئیسلامن. ئەمڕۆ ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار باسی پایەیەکی گرنگی پایەکانی ئیسلامەکەین کە ئەویش زەکاتە. زەکات خۆشەویستەکانم زۆر زۆر گرنگە. لە قورئانی پیرۆزە خوای تەعالا لە 82 شوێنە لەگەڵ نوێژە بەیەکەوە باسی کردووە. وأقیموا الصلاة وآتوا الزکات. زانایانی ئیسلام کۆکن، هەر کەسێ باوەڕی بە زەکات نەبێ یان خوا پەناماندا گاڵتە بە زەکات بکە و بە سووک تەماشای بکە، زانایان کۆکن لەسەر ئەوەی کەوا ئەو کەسە لە بازنەی ئیسلام ئەچێتە دەر و کافر ئەبێ. بۆیە ئەبێ زۆر بە گرنگیەوە تەماشای زەکات بکەین، و ئەبێ وەزنێکی تایبەتی بۆ دانین لە مێشکی خۆمانە و لە ئیمانی خۆمانە. هەموو عیبادەتەکان لە ئیسلامە کاتێ خوا فەرزی کردووە بۆ حکمەتانێکی گەورە و گرنگ خوای تەعالا فەرزی کردووە. هەندێک لەو حکمەتانە جاری وا هەیە خوای تەعالا باسی کردووە بۆمان، رسول الله صلی الله عليه وسلم ڕوونی کردوێتەوە بۆمان، هەندێکیشی خوای پەروەردگار خۆی ئەیزانی، و وڵایەتی وەی تەنها بۆ علمی خۆی، یعنی لە علمی غەیبە وڵایەتی وەی خوای تەعالا. هەندێک لە حکمەتەکانی زەکاتیش هەندێک لە حکمەتەکانی بۆمان ڕوون کراوەتەوە لە ئایەت و لە حەدیثە. لەوانە یەکەم بۆ پاکردنەوەی دڵ و دەروونمان، بۆ پاکردنەوەی ماڵ و سامانمان لە کەم و کورتی، پاکردنەوەی دڵ و دەروونمان لە چروکی، لە بێڕەحمی، لە سیفەتە خراپەکان، پاکردنەوەی ماڵیشمان لەوەی کەم و کورتیەکمان کردبێ، لەوەی لە کاتی کڕین و فرۆشتنە یان لە کاتی دەرکردنی ئەو پارەیە شتێکمان کردبێ کە خەڵتەیەکی خستبێتە پارەکەمانەوە، نەک حرام. ئەگەمان لێبێ زەکات پارەی حرام حەڵاڵ ناکات. هەندێک کەس ئەڵێ زەکات بۆ پاکردنەوەی ماڵە لە حرام. نە، پاکردنەوەی ماڵە لە خەڵتەیەک ئەگەر تیا بۆ بێ. جاری وا هەیە تو شتێکەکەی شەرع بە باشی نەزانیەوە تو بیکەی، بەڵام ئەیکەی،
یان ئاگات لە خۆت نییە مەسەلەن سوێن خواردن ئاگات لە خۆت نییە سوێنە خۆی لە کاتێکا کە شریعەتی ئیسلام قەدەغەی کردووە لە سوێن خواردن ئەلەوەیە زەکات ماڵ پاکەکاتەوە. دووهەم لە حکمەتەکانی زەکات بۆ زیادکردن و گەشەکردنی ماڵ و سامان و ڕزق و ڕۆزیمانە. بە زەکاتدان ماڵ و سامانمان گەشە ئەکا و بەرەکەتی تێەکەوێ. سێم بۆ هاوکاریکردنی خاوەن پێداویستەکانە ئەوانەی کە ئەبێ زەکاتیان پێ بدرێت بە هەموو سینفەکان. چوارەم زەکات ئەبێتە هۆی ئەوەی کە خۆشەویستی و برایەتی لە نێوانی کۆمەڵگای مسلمانانە دروست ببێ، لە نێوانی چین و تایفەکانی مسلمانە دروست ببێ، لە نێوانی دەوڵەمەند و هەژارە دروست ببێ، ڕق و کینە و دووبەرەکی و حەسوودی بردن بە یەکتری نەمێنێ. بەهۆی ئەو زەکاتەوە دەوڵەمەند هەموو کات بە سۆز و بەزەیی ئەبێ ئاگای لە حاڵ و ماڵ و زروفی هەژاران ئەبێ. هەروەها هەژاریش حەسوودی نابە، ئێرەیی نابە بە دەوڵەمەندەکان، قین و ڕق لە دڵیان نابێ بەرامبەریان، بەڵکو جاری وا هەیە خۆی بە پاسەوانی ماڵی دەوڵەمەندەکەش ئەزانێ، چونکە هەستەکە ئەم دەوڵەمەندە حەقی خوا ئەدا و چاوی لەمە. بۆیە زۆر لە کێشە کۆمەڵایەتیەکان کۆتایی پێدێ ئەگەر دەوڵەمەندەکان بە جوانی زەکات بدەن. لەجێ ئەوەی حەسوودی پێ بە ئەم دوعای خێری بۆەکە. بەهۆی زەکاتەوە خۆشەویستەکانم ساڵانە خەڵکانێکی زۆر لە قەرزاری ڕزگاریان ئەبێ، خەڵکانێک بێخان و خانویان بۆ دروستەکرێ، خەڵکانێک کە کار و کاسبیان نەبووە ئەبنە خاوەن کار و کاسبی خۆیان، خەڵکانێک بڕیاری پرۆسەی هاوسەرگیری ئەدەن بەهۆی زەکاتی مسلمانانەوە، خەڵکانێکی بێباوک تێر و پڕ و پۆشتە ئەبن. ئەمەش لە نیعمەتەکانی دانی زەکاتە. هەروەها لە حکمەتەکانی زەکات ئەوەیە کە زەکات تاقیکردنەوەیە بۆ مسلمانان. فێرمانەکە کە هەژاری و دەوڵەمەنی خوا ئێمەی پێتاقیەکاتەوە. خەڵکانێک هەیە لەم ژیانە چەندێ زیرەکن، چەندێ عاقڵن، چەندێ زانان، چەندێ گورجوگۆڵن، چەندێ ئیشەکەن، چەندێ کاسبیەکەن، سێرەکەی هەر فەقیرن. خەڵکانێکیش هەیە بەخوا زۆر ماندوو نابن، زۆر عارەق ناکەن، حتى لە احتیمالیان نەخێنەواریش بن، بەڵام خوای تەعالا پیانەدا و دەوڵەمەند. یعنی بە زانست نییە دەوڵەمەندی و پارەبوون، بە زانست نییە، بە هەوڵ و کۆشش نییە، بەڵکو ڕزق و ڕۆزیە کە خوای تەعالا عەبدەکانی خۆی پێتاقیەکاتەوە. دەوڵەمەندی پێتاقیەکاتەوە، دەزانم چەندێ شکری خوای تەعالا ئەکا بەو پارەیەی کە خوای تەعالا پێی بەخشیوە، و ئیمتحانی من و تۆیش ئەکا بزانم چەندێ سەبر ئەگرین و چەندێ خۆمان ئەگرین، دەست بۆ حرام نابین کاتی خوای تەعالا بێبەشی کردین لەو دەوڵەمەندیی کە بە دەوڵەمەندەکان داوێتی. یەکێکی تر لە حکمەتەکانی زەکات خۆشەویستەکانم، پرۆژەی زەکات ئەبێتە ئەگەر بە جوانی جێبەجێ بکرێ، ئەگەر زەکات بە جوانی جێبەجێ بکرێ، پرۆژەی زەکات ئەبێتە هۆی ئەوەی کەوا سوو ڕیبا لە ناو کۆمەڵگایە نامێنێ، خۆپەرستی و ئەنانیەت نامێنێ. گەر خەڵک زەکات بدات، ئەو کاتە دەوڵەمەند بۆ دەست ئەبا بۆ سوو خواردن، ئەو کاتە فەقیرەکان بۆ پەنا ئەبەنە بەر ئەوەی کە سوو بەکار بێنن. ئەگەر دەوڵەمەند ساڵانە زەکات بدا، هەرگیز بیر لە سوو خواردن ناکاتەوە. ئەگەر فەقیریش ساڵانە زەکاتی پێ بدرێ و ئەوەنەی پێ بدرێ بەشی ساڵێکی بکە، لە ڕاستیە پەنا ناباتە بەر ئەو ڕێگانە شەرعیە. لەبەر ئەوە زەکات ئەو حکمەتەشی تایە. هەروەها باشترین چارەسەر بۆ هەژاری، بۆ کێشەی هەژاری لە ناو کۆمەڵگا زەکاتدانە. بەڕاستی زەکات ئەگەر بە ڕێکوپێکی بدرێ، بە پلانێکی تۆکمە وەربگیرێ و بە جوانیش دابەش بکرێ، زۆربەی کێشەکان لە ناو مسلمانە چارەسەر ئەبێ، زۆربەی کێشەی نێوانی مسلمانان چارەسەر ئەبێ. لەسەرەوەی هەموویەوە طبعاً هەژاری و ناعەدالەتیش نامێنێت. خەڵکانێک ها لە ئاسمان و یەکێکی تریش ها لە ژێر زەوی، يعني خەڵکانێک ئەمڕۆ ئەوەنە دەوڵەمەند بوون ها لەسەرەوەی با بڵێین سەرەوە، و خەڵکانێکیشان لە ژێرەوەی ژێرەوە. خەڵکانێک لە تێریە زگیان ئێشێ، خەڵکانێکی تریش لە برسێتیە زگیان ئێشێ. یەکێک داماوە و نازانێت چی لە پارە بکە، چۆن بیشارێتەوە، لەکوێ هەڵیگرێ، یەکێکی تریش ئەوەندەی دەست ناکەوێ سکی تێر بێ. ئەم ناعەدالەتیە نامێنێ ئەگەر پرۆسەی زەکات وەکو خۆی ئەنجام بدرێ. براینە
لە کەسێکی پسپۆڕی جیهانی گوێم لێ بووە کابرا پسپۆڕێکی جیهانیە عالمێکی گەورەیە لەو بوارە ساڵانێک پێش ئێستا خۆم گوێم لێ بوو وتی ئەگەر زەکاتی عالەمی ئیسلامی کۆ بکرێتەوە ئەگەر زەکاتی عالەمی ئیسلامی کۆ بکرێتەوە نەک هەموو ئەو دەوڵەمەنانەی کە دیار نین ئێستا بۆ نمونە لە سمودی خۆمانە دەوڵەمەنی زۆر هەیە زەکاتیان هەیە بەس ئەو ئامارە نایانگرێتەوە چونکە نایانناسن بەڵکو زیاتر دەوڵەمەنە ناودارەکان ئەناسرێت ئەوانەی کە زۆر ناودارن ملیۆنێرن یان ملیاردێرن و هەروەها کۆمپانیا گەورەکان ئەوانە ئەگەر زەکاتەکانیان بە جوانی دەرکەن ساڵانە ئەو ئەیوت 400 ملیار دۆلارەکە 400 ملیار دۆلار 400 ملیار دۆلار خۆشەویستەکانم ساڵانە زەکات دەربکرێ و بە جوانی دابەش بکرێ یەک فەقیر نامێنێ خۆشەویستەکان تەسەورەکەن وڵاتێک وەکو ئوردون ئێستا ساڵانە بودجەکەی 8 ملیارە بیری لێ بکەرەوە 8 ملیار وڵاتێک بە موچە و بە هەموو خەدەماتێکەوە 8 ملیاری پێویستە ئیتر بیری لێ بکەرەوە تۆ 8 ملیار بۆ وڵاتی وەکو ئوردن ئەمە بۆ هەموو پێداویستیەکان ئەیبێت 400 ملیار دۆلار بەس زەکات بێ و بدرێ بەو 8 سنفەی کە شەرع دیاری کردووە ئەبێ چەندێک خەڵک تێر و پڕ بێ خۆزگایە ئیحساییەک و ئامارێکی شەکرێ لە کوردستانی خۆمان نەبزانم دەوڵەمەنەکان چەندێ زەکاتیان نەکەوێ یعنی دەوڵەمەنەکان بژمێرێت و ئەگەر زەکات بدرێت بزان چەندێ زەکاتیان نەکەوێ بڕواتان هەبێ لە بودجەی کوردستان زیاترە لە بودجەی کوردستانی ساڵانە زیاترە ئەو کاتە زۆر کاری پێ ئەنجامەدرێت بەڵام لە ژێری ئەو 8 سنفەی کە شەرع دیاری کردووە ئەمە لە مێژووی موسڵمانانە ڕووی داوە ئەم مەسئلە و نەبێ شتێکی غەریب و بڵێ چۆن شتی وا ئەبێ باوەڕەکەن لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوای لێبێ خەلیفەی وا مەشهورە ئەوترێت خەلیفەی ڕاشدی پێنجەم ئەگەر چی وەکو بێژوو لە ئەوانەوە دوورە بەس لە عەدالەت لە پاڵی ئەوانە حەسابەکرێ ئەم پیاوە 2 ساڵ خەلیفەی موسڵمانان ئەبێ 2 ساڵ لە سەردەمی ئەوە زەکات ئەوەنە زۆر ئەبێ یەک فەقیر و یەک هەژار نامێنێ حتا هاوارەکەن ئەڵێن کێ پێویستی بە یارمەتیە کێ پێویستی بە زەکاتە بەشی ساڵێک ببە دوای پێی خەڵک نایەوێ ئەوەندە زۆریان پێدەن پیر و پەککەوتە هەمووی موچەی بۆ ئەبڕێتەوە نابینا و کەم ئەندامەکان هەمووی موچەی بۆ ئەبڕێتەوە بێ باوک و بێتوانەکان هەمووی موچەی بۆ ئەبڕێتەوە مامۆستا و فێرخوازان ئەو کاتە لە مزگەوتەکانە بوون هەموویان موچەی تایبەتیان بۆ ئەبڕێتەوە بۆ ڕێبواران بۆ مجاهیدینی ڕێگای خوا بۆ گەنجەکان کە ژن بێنن لەسەرەوەی ئەمانە هەر هەمووی لە خەزێنەکانە پارە ئەوەنە زۆر ئەبێ جێگەی نابێتەوە لە بەنقەکانی ئێستا بە ناوی بەنقی ئێستا باڵێ یعنی پارەیەگەر پاری زەکات لە شوێنی خۆیان سرف بکرێت و بە شێوەیەکی ڕێک و پێک کۆ بکرێتەوە بەڕاستی لەوەش زیاتر ڕۆدا لە هەموو زمانێک هەروە بێت هەروەها لە حکمەتەکانی زەکات خۆشەویستەکانم زەکات هۆکارێکە بۆ نازلبوونی ڕەحمەتی خوای پەروەردگار بەسەر دەوڵەمەنەکانە یعنی هەر کەسێ ئەگەر زەکات بدا خۆشەویستەکانم خوای تەعالی ماڵ و بناڵی پارێزێ خوای تەعالی بەرەکەت ئەخاتە ئیشەکەیەوە خوای تەعالی دەوڵەمەندتری ئەکا هەرگیز نەبووە زەکات بدەیت و تۆ ساڵی داهات و فەقیر بوویت شتی وان نییە مستەحیلە هەر کەسێ زەکات بدا بەتەئکید خوای تەعالی ماڵ و مناڵی کەمتر نەخۆش ئەکات مصیبەتی کەمتر توش ئەبێ کەوابوو خۆشەویستەکانم پێویستە ئەم فەریزەتە جێبەجێ بکرێ پێویستە هەموو مسلمانێک ئەگەر ئەهلی زەکات بێ زەکات بدە بەڕاستی هەڕەشەی توند هەیە لە قورئان و لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرحەق ئەوانەی کە پارەی زەکاتیان هەیە پارەیان گەیشتۆتە حەدی زەکات و ساڵی بەسەرا تێپەڕ بۆ بەڵام ئەوان زەکات نادەن هەڕەشەی توند هەیە دەربارەیان بۆیە ئەبێ هەر مسلمانێک تا ئێستا ئەگەر کەم تەرخەم بوو بێ لە ئێستادا تەوبە بکە و داوا بکە خوای تەعالی لێی خۆش ببێت و زەکاتی بە جوانی دەکا هەرچەندێک ئەیکەوێ بە جوانی دەرکە بە جوانی دەریکە فێڵ و فرت نەکە نابێ منەت و شاباش بکە کاتێک کە زەکات ئەدا نابێ ئیستغلالی کۆنە قەرزەکانی خۆی بکە بۆن منە قەرزی ئالای ئەو بابی خاتە بەر زەکات قەرزی ئالای ئەو ئەزانی نایداتەوە نیەتی خاتە بەر زەکات ئەو فرت و فێڵانە مەکەن لە زەکاتدانە نابێ ماڵە خراپەکانتان بخەنە قیمەتەوە بڵێن ئیدێنە حەق زەکاتە ماڵێرەکەی لە دوکانەکەتا لە بازرگانیەکەتا سرف نابێ بیخیتە بەر زەکات ئەمە فرت و فێڵە ئەم شتانە مەکەن لە زەکاتە بەڵکو ماڵێکی پاکی جوانی پوخت دەربهێنە و حەقی خوا لە ماڵەکە دەرکە بەڵکو خوای تەعالی ڕەحم بە تۆ و ڕەحم بە هەموو مسلمانانیش بکە یا ڕەبی خۆیان بخاتە ناوە جوانەکانی خۆت هیدایەتمان بدەیت
وامان پێ بکەیتەوە فەرزەکانی تۆ جێبەجێ بکەین بە ڕێک و پێکی یا ڕەبی دامەزراومان بکەیت لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە دوورمان خەیتەوە لە هەموو خراپەیەک لە هەموو شتێک ئەبێتە مای ئەوەی کە نعوذ بالله تۆمان لێت و ڕەبی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری کاربەدەستانی ساڵح بکەیت یا ڕەبی خوایە وایان پێ بکەیت کە بیر لەم ملەتە فەقیر و هەژارە بکەنەوە یا ڕەبی خوایە هەر کاربەدەستێک کە چاکە و عادلە و دادپەروەرە خوایە پایەدارتری بکەیت یا ڕەبی هەر کاربەدەستێک خراپە یا ڕەبی خوایە هیدایەتی بدەیت ئەگەر هیدایەت وەرناگرێت لە کۆڵی ئەم ملەتەی بکەیتەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەیت شیفای نەخۆشەکانمان بدەیت ماڵ و مناڵمان ساڵح بکەیت یا ڕەبی خوایە لە بارانی ڕەحمەت بێبەشمان نەکەی یا ڕەبی دەغڵودانی کوردستان پڕبەرەکەت کەی یا ڕەب العالەمین ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون إما داراني خوشويست أو مالانيك زكاتي تيايا بريتيا لباروبول لمالي بازرگاني أو كبازرگاني بيواكي كرين فروشني بيواكي وهروها زرعات وبروبوم يتر بهردو شيوكي أويك باخي هي وبروبومي هي وأويك زرعاتي قدمو جو مرزو أوشتاني هي أما أنها مي زكاتي تيايا وهروها أوانشي كخاون حيوانا أو كساني كباروبوليان هي يان مالي بازرگانيان هي أمصال لجني فتوى دا ولا سر أويك باري مالك أقل لدو مليون وسط هزار بسر وبيت وصالتي بسراتي فربو بيت أبي زكاتي بدي وأوانشي كدكانيان هي قيمتي دكان كان أدرخينن زانم چنيكي تيايا مایەکەی نەک قازانجەکەی بە سعری مایە نەک بە سعری قازانج زانم چەندێکە کات گشت ملیۆنێک 25,000 ئەدەن یعنی دابەشی چلێکەی چەندێک گڵات هەیە دابەشی چلیکە چەندێک پارەی خۆمانیت هەیە چەندێک تومەنت هەیە ڕێک دابەشی چلیکە ترەوە زەکاتە 39 هی خۆتە یەکێکیشین ئەو کەسانەیە کە مستحقن هەروەها لە بەروبووم ئەوەی با بڵێن زەرعاتە ئەگەر بە پارە ئاوی تەدا پارەیەکی زۆرت لەسەری سەرف کرد بۆ ئاودانەکەی ئەو کاتە لە 20 کیلۆیە کیلۆیەکی زەکاتە 19 هی خۆتە و یەکێکی زەکاتە بەڵام ئەگەر بە بارانی خوایی بوو یعنی دەیم هین بوو دەیم بووە ئێسەی لای خۆمان هەتا ئەگەر ئاویش بێ ئەگەر ئاوەکە بەلاش بێ ئەویش هەر دەیەکە یعنی نۆی هی خۆتە و یەکێکی هین زەکاتە نەک دەبخەیتە لاو یەکێ جاکەیتەوە نۆ ئەخەیتە لاو یەکێ جاکەیتەوە لە مەڕووماڵاتە لە مەڕە حتا نەگاتە چل تیای نییە گەیشتە چل ئیتر بە هەموو جۆرەکانی مەڕوو بزن هەموو جۆرەکانی ئەوەی کە بچووکە ئەوەی کە گەورەیە ئەوەی پیرە و ئەوەی هەراشە هەمووی لە چل بەسەرەوەتر زەکاتی تایە لە چلا تایەتی ئیتر لە چل دانەدانەیەکە هەتا ئەگاتە 120 هەر یەک دانەیە 80 بوو هەر یەک دانەیە ساڵانە 90 بوو 100 بوو 110 بوو 120 بوو هەر یەک دانەیە گەیشتە 121 ئیتر تو دوو دانە ئەدەی ئیتر تا 200 دوو دانەیە گەیشتە 201 سێ دانەیە گەیشتە 301 چوار دانەیە گەیشتە 401 پێنج دانەیە بەو شێوازە هەروەها ئەوانیشی کە مانگایان هەیە هەتا ئەگاتە 30 تیان نییە گەیشتە 30 ئیتر دوای ئەوە گوێرەکەیەکی یەک ساڵانە گەیشتە 40 ئەمجا گوێرەکەیەکی دو ساڵی بەو شێوازە دوای ئەتوان پرسە لە مامۆساکان بکەن و هەروەها حشتریش تایەتی لەو سێ جۆرە تایەتی مەڕوو بزن مانگا و گامێش ولا حشترا ئیتر غەیری ئەوە هەر جۆرێکی تر هەیە زەکاتی تیان نییە ئەمە ئەبێ بە جوانی و بیدەی خۆشەویستەکان بە جوانیش دەریکەی وتم لە زەرعاتیشە خۆشەویستەکانم ئەگەر لە 600 گەیشتە 650 ئیتر زەکاتی ئەکەوێت 650 کیلۆ گەیشتە 650 کیلۆ زەکاتی ئەکەی زەکاتەکەش بەو شێوە ئەبێ کە باسمان کرد بەس ئەگەر لە 650 بەخوارەوە بوو زەکاتی ناکەوێت ئەدرێ بە کێ زەکات ئەدرێ بەمانەی کە خوای تەعالا لە سورەتی ئەتەوبە ئاەتی 6 باسیانی کردووە فەقیر مسکین فەقیر ئەو کەسەیە کە هەر فەقیرە هەر فەوتیاوە هیچی نییە خەریک قەرزکردنە و مسکینیش ئەوەی موچەکەی بەشی ناکە هەیەتی بەس بەشی ناکە بۆ نمونە ئەو مانگانە پێویستی بە 600,000 400 300 بەشی ناکە ئەو پێوترێ مسکین و هەروەها قەرزاریش عاملین عەلەیها ئەوانەیە کە مۆزەفی زەکاتن کە سەرپەرشتی ئیشی زەکاتەکەن ئەگەر دەستگایەکە بوو بە مەزبوطی زەکاتی خەڵکی کۆ کردو بە مەزبوطی دابەشێ کرد ئەوانە کرێکاری زەکاتن ئەگەر نەبوو ئاوە زەلامێک هاوارەکە ئاڵێ خەڵکی نە زەکات بێرن نازانم چی ئەوانن بۆیان نییە لی ببن چونکە ئەوە کابرا کەس داوای لێ نەکردو زەکات کۆکاتەوە
کەس داوای نەکردو کاکە من زۆر سێرم دێ دوێنێ لە ڕێگاکە هاتمەوە سێرم کرد لەسەر پردێک دوو کەس وەساون کچێک و کوڕێک بڕێ کتێبا بەدەستیان مامۆستاگیان ئەمە بۆ هینە بۆ بێباوکانە ئەمە بۆ بێباوکە وتم کێ داوای لە ئێوە کردو پارە بۆ بێباوکەوەکەنەوە کێ داوای لەتان کردو یەک بێباوکم پێ بڵێن لە کوردستانە دەوڵەمەند نەبوو بێ ئەوە خەڵکی یارمەتیەدا خەڵکی کۆڵانەکەی ئەم دەوروبەر کێ داوای لە تۆ کردو بۆ بێباوکشت کۆکەیتەوە تۆ بۆ ئەو بێباوکانە کۆی کەرەوە کە ئێستا بێباوکەوتون گشتمان بێباوکەوتون چی موچەخۆر هەیە بێباوکی یەک موچەخۆرم پێ بڵێن بێباوک نەبێ باوکێک بۆ ئەوانە بدۆزەوە کاکە گیان تۆ خەریکی چیت خۆ چیەوە مەشغوڵ کردووە یەتیم هەموو پێم بڵێن لەم گەڕەکە یەکی یەتیم بێ محتاج بێ ئەم خۆخەڵەتانە چییە بۆ خۆتان دەوڵەمەندەکەن بەسەر پارەی خەڵکەوە کێ داوای لە ئێوە کردووە کێ داوای لە ئێوە کردووە خورما بۆ مزگەوتەکان پیاکەن ها من پرسیارەکەم لەوانی کە هاوارەکەن خورما و ئاو کێ داوای لێتان کردووە من لە ساڵی 92 تا ئێستا 32 ساڵە من مەلاو 32 ساڵە یەک جارێ ساڵێک نەبووە من داوا لە خەڵکم بڵێم خەڵکی نەخورمامان پێویستە ئەومان پێویستە خەڵک خۆی دێنێتی خەڵک شەڕەکە لەسەری مانگێکی منێ بۆ ڕەمەزان خەڵک دی ئەمەڵێ من ئەهێنم و ئەو هەڵە من هێنم ئەمە چییە بۆ ئەم خۆخەڵەتانە چییە ئەمە کەی پێویستە کات تۆ بەو شێوە زەکات دابەشکەیت ئەمجا خۆشیان نیوەی ئەبەن شتیوان نابێت کاکە ئەمە نابێت يعني بەڕاستی شتێکی خراپە بۆیە ئەمانە عاملون عليها نین نەخەڵەتێن بەو شتانە هەروەها مؤلفة قلوبهم ئەوانە خەڵکانێکن ئیمانیان زەعیفە پارەیان پێدرێت تا ئیمانیان بەقەوت ببێ ئەوە لە حاڵەت دەوڵەتی ئیسلامە نەک ئێستا بۆ ئەوەی ئیمانیان بەهێز ببێنە ناو ئیسلامە ئەوە حکومەت ئەیتا موچەیەکە حکومەت ئیسلام ئەیبڕێتەوە بۆ هەندێک کەس بۆ ئەوەی یعنی دڵڕاگیرکردن هەتا ئیمامی عومەر نەیەکرد لە کاتی خۆیان ئەوێت ئیسلام پێویستمان بە دڵڕاگیرکردنی کافران نییە پێویستمان پێی نییە ئەوێت ئەوە لە حاڵەتێکە ئەگەر پێویستی کرد ئەوە حکومەت ئەنجامێدا وفي الرقاب بۆ ئازادکردنی کۆیلە و دیل و ئەم شتانەیە ئەوەش هەر تقریبا حکومەت ئەتوانێت سەرپەرشتیکا و ئەکرێتیش خەڵکانێک ئەگەر بیکەن ڕێکخراوێک شتێک ئەو بۆ ئیشە هەڵسێقەی چێکە قەرزار دروست نییە تۆ زەکات بەی بە کوڕەکەت لەژێر ناوی فەقیر و هەژار دروست نییە بەڵام لەژێر ناوی قەرزارە ئەتوانی بیدەی بە کوڕەکەت و کچەکەت ئەگەر کچەکەت فەقیر قەرزار بوو ئەڕوای قەرزارەکەی بۆ دەیتۆ لە بازار ئەتوانی هەروەها کوڕەکەتیش ئەگەر جیابێ ماڵەکەی جیابێ لە تۆ بەڵام ئەگەر قەرزار نەبن ناتوانی بڵێ وڵا فەقیرن پێدەم یا مسکین پێدەم نابێت بەس لەژێر ناوی غارمین کە جۆری شەشەمە لەو جۆرانەی کە زەکات دروستە قەرزەکانی بۆ بدەیتەوە من بەدڵمە ئەگەر کەسێک پارەکەی با بڕاتە لای دوکاندارێک بەبێ ئەوەی کابرا بزانێت بڕات بڵێ سژلەکەم بۆ دەرکە ئەو کەسانەی سەیری سژلەکە کە کێ ئەناسێ لەو فەقیرانە قەرزەکانیان بۆ باتەوە ئەوە زۆر گرنگە دوایش تەلەفۆنی بۆ بکە بڵێ ئەو قەرزەکەتم تایەوە ئەوە زۆر گرنگە ئەوە باشترین جۆرە ئەمڕۆ من وا هەستەکەم چونکە فەقیر بەڕاستی خسەریان لە خەڵک تێدا يعني بەڕاستی تەمومژێ دروست بووە هەر کەسێ تێڵێ فەقیرم بۆ خەڵک زۆری فەقیرە دڵنیام لەم مەجلیسە لەوانەیە دەیەها خەڵک موچەی هەیە على ئەساس موچەخۆری وانە دەیەها کەس ئێستا محتاج نیەتی لە ماڵە چی بکات يعني بەڵام مەبەستم ئەوانەیە کە بە بەردەوانی ئەڵێن فەقیرین زۆریان لەوانەیە ڕاست نەکەن ناکرێت يعني بێت تۆ زێ تەئکید بکەیت وهەروەها فی سەبیل الله ئەوانەی کە ئیشەکەن لە پێناوی خوایە مجاهدین لە پێناوی خوایە کە پارێزگاری لە سنووری وڵاتی ئیسلامەکەن کە موچەیان نییە ئەتوانرێ زەکاتیان پێ بدرێ ئەوانەی کەوا بەردەوام هەن لە غەزایە و جیهادەکەن لە پێناوی خوایە و لە پێناوی پاراستنی وڵاتی ئیسلامە ئەوانە ئەتوانرێ زەکات و هەروەها ئەوانەی بانخوازن خەڵک فێری دین ئەکەن دروستە پێیان بدرێ ینی هەندێ ڕێکخراو هەیە یعنی بەردەوام خەڵک فێری قورئانەکەن خەڵک فێری ئەدەبی ئیسلامەکەن ئەگەر ئەوانە نەبوویان کۆمەلگای ئێمە ئەوە دەست لێ بشۆردایە چەند ساڵە ئەوانە خەڵک فێری قورئانەکەن خەڵک فێری دینەکەن بەڕاستی ئەوانش اعتمادیان لەسەر دەوڵەمەندەکان هاوکاریان بکەن و زەکاتیان پێ بدەن تا بتوان ساڵانە مامۆستا بگرن هەندێک مامۆستا هەیە تعین نیە لای ئەوان مانگی 200,000 300,000 پێدەن خەڵک فێری قورئان کە خەڵک فێری ئیسلام کە ئەوانە دروستە زەکاتەکەیان پێ بدرێتە کەسانێکی ئەمین و بەکاریبێن بۆ ئەو ئیشە پیرۆزە ئەمە ئیشێکی زۆر پیرۆزە بەڕاستی ئەمە هەش جۆر سنفەکە بوو ئەبێ ئاگامان لێ بێدا و کارم خوای تەعالی بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمە هەموو لایەکمان بکە